باز لە گرنگی و بەها خۆراکیە جیایەکانەکەین یاخود ئەو گیانەشی کە وشکراونەتەوە ئێمە توانین لە وەرزێک و لە کاتێکی ترا بەکاری بێنین ئەزانین کە ئێمە سروشتەکەمان وەکو هەرێمی کوردستان و ناوچەکەمان بەوەی کە ناوچەیەکی سەوزاییە ناوچەیەکە کە پڕە لە هەموو ئەو گژوجیا و جۆرە جیاوازانی کاتوانین ئێمە هەمووەکو خۆراک بەکاری بێنین هەمووەکو وشکردنەوە بەکاری بێنین هەمووکو دەرمانیش بەکاری بێنین بەڵام ئەوەی کە گرنگە با بزانین چۆن ئێمە بە شێوازێکی تەندروست ئەمانە بەکاربێنین بۆ ئەوەی کە ئەمە و چەند پرسیارێکی تر زیاتر زانیاریمان دەستکەوێت میوانداری زۆر بەڕێز کاگا و ڕاستقادرمان کردووە و تەپێژی کۆمەڵی ڕۆکناسان کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ میوانە بەخێوی کاگا زۆر بۆ بەڕێستان و بۆ مستافە جوانە و بۆ کورساتی عزیز زۆر سپاس سەرەتا بە گشتی بابزانین گژوجیاکان لە ڕووی بەهای خۆراکیەوە تا چەند گرنگن و بەسوودن بێ سپاس بۆ ئێوە سپاس بۆ بەرنامەکەتان مەسلەی ڕۆکە دەرمانیەکان و یاخود ڕۆک بە گشتی ئەتوانین بڵین لە زۆر ڕوانگەوە کاریگەری و تەسیراتی خۆی هەبووە لەسەر تاکەکان و کۆمەڵگە و میلەتانی دنیاە هەر لە ڕوانگەی ئابوووریەوە بیکرا لە ڕوانگە دەرونەکەەوە بیگرا و دواتریش بگەڕینەوە بۆ سەر تەندروستیمان ئەگەر بڵین ئەمەنە هزار ساڵ بەر لە ئێستا ئەم کاریگەری هەبووە و کاری خۆی کردووە لەسەر تەندروستی لەشمان بە 1000 ساڵ و 2000 ساڵ و 5000 ساڵ ئێشتا هەر نایگەینە مێژوەکەی و لە توانین بڵین لە دروستبوونی مرۆڤایەتیەوە دەرمانی جیایی بەکار هاتووە و ڕۆکەکان بۆ دەرمان بەکار هاتوون بۆ چارەسەرکردن هەریەکەی بە شێوازی خۆی هەرێکی بە شێوازێکی جیاواز مەسەڵەن لە یۆنانیەکانە بە جۆرێک بووە لە هەندۆسیەکان بە جۆرێک و لە ناو میسرەکان و سینیەکان و کێوکێ بە جۆرێک لای خۆمان چۆن بۆ دۆخەتە لای خۆمان ئەوەندەی کە من ئاگادار بم ڕەنگە بڵێم کتێبێک لە یەکێک لە کتێبەکانە کە نووسرا بوو مامۆستا جەلال کەریم گەڕاویمان هەیە کە ئەویش لەگەڵمانە هاوکار و مامۆستایەکی بەڕێزی ئێمەیە ئاماژەی بۆ کرد کە لێکێک لە کتێبەکانە باس لە 1400 ساڵ بەر لە ئێستاکە کە لە ئەشکەوتی شانەدەر نووسراوێک دۆزراوەتەوە کە باس لە دەرمانی جیاییەکە هێشتا ئەمە پێی پێ نەبراوە بە جوانی و بڵاو نەکراوەتەوە لە ناو کووردا بە گشتی ئەڵێم خەمساردن ئەم کللتورە چوارە خەریکە لە بارە بن بۆچی خەمساردن هۆکارەکەی چیە؟ ئەتوانم ئەم قسەیە ڕەنگە بۆ دوای بەرنامەکەش نازانم چەند کاریگەریە بێ لەسەر کاردانەوە بەرامبەر بە شخصی خۆم بەڵام دڵنیا بە بابەتە ئابوووریەکەی و دەرمانسازیە چیناییەکە ئەو کاریگەری خستۆتە سەر ونکردن و لەباربردنی چارەسەرە سروشتیەکان و بە هۆشیارکردنەوە بۆ چارەسەرکردنی تاکەکان بە دەرمانێکی ڕۆکی و یاخود چارەسەرکردنی خۆت لە ماڵەوە کە لە کاتێکە ئێمە هەمیشە وتومانە ڕۆکە دەرمانیەکان بۆ ئەم زەمەنە ناچارین بڵین یارمەتی دەرێکی خۆراکیە بۆ چارەسەرکردنی تۆی هاوڵاتی و ناتوانین بڵێ دەرمانێکی جیاییە بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکان باشە ئەمە پێویستەکە بۆ نمونە منەگەر بۆ نەخۆشیەک یەکێ لەم ڕۆکانم بەکارهێنان لەگەڵ پزیشکێکیشا هەرڕاوێژەوە خۆی هەندێک جار ئێمە دەستخۆشی زۆرمان هەیە بۆ ئەو کەسانە و ئەو لایەنانەی کە هۆشیاری ئەدەن بە هاوڵاتیان ئەڵێن لە خۆتانەوە دەرمانی جیایی بەکارمێنن بەڵام بمانێ و نەمانەوێ ڕووەکە ئەو ڕۆکانی کە بۆ دەرمان بەکارهێنرێ و سایدیفێکتێکی لەسەر جەستەمان بەجێ هێشت بێ زۆر کەمن ڕێژێکی زۆر کە من هەندێک لە ڕۆکەکانمان هەیە مادەی سامی تایە واتە ژەهراوی بوونی تایە ئەویش بە شێوەی نەزانین بەکارهێنان مەسەلەن ئەگەر تۆ گەرچەک بە بەری گەرچەکەکە بخۆی و یاخود گەڵاکەی بە تەکید ژەهراوی بوونە بۆ جەستەی تۆ بۆیە باشتر وایە تۆ زەیتەکەی بەکاربێنی کە بوو بە زەیتەکەی لێگەرج ئەو مادە ژەهراوی بوونی نامێنێ ئەتۆ مەسەڵەن کەسانێکمان هەیە پێویستە هەتا لە نەخۆشخانەکانەوە دەیان کەس تا ئێستا جگەلەوەی بۆ لای من و زۆربەی نۆرینگە جیاییەکان ڕۆیشتون کە کێشەی قەبزیان هەبووە ینی لای خۆمان پێڵەن گیران نەخۆشەکە ئەمە نەماوەتەوە لە سەرجیە نەیتوانیوە دابنیشێ وشکبوونەوەی ڕێخۆڵەکانی توش بووە بە کە سوکاریان تۆ بڕۆزەیتی گەرچەکی بۆ بێنن بە کەوچکێکی چای زەڵاتە بێنێ ئەم نەخۆشە بارزگاری بێ لەو ئاوسانە سەنای مەکیش من بیستووە لە کۆنا زۆریان بەکارەهێن بەڵێ و ینی ئەمە برین وەکو گەرچەک خۆی باشە مەسەلەن ئێمە کە ئێستا هێناویشمە لەگەڵ خۆما قەلەمتۆزمان هەیە کالیپتۆز
یوکالیپتۆس کە یەکێکە لە درەختە زۆر بۆن خۆشەکان بەس بە بۆنی ئاسابت هادی ئەکاتەوە جگەلەوەی کە بە شێوازی جاجا بەکارێنی ئەگەر ڕێژەیەکی زۆری لێ بخۆی بە تاکی ژەهرایی بوو دروستەکە بۆیە پێویستە کەسی شارەزا و پسپۆر ڕێنمایی با بە تۆ ئەگەر تەنانەت توێکڵێکی هەنارت خوارد. باشم کاگا ڕاست ئێمە وەکو هاوڵاتیان بۆ نمونە باسیۆت کرد دەرمانە کیمیایەکان وانەی کە ئێستا ئەمە باڵی کێشاوە بەسەرەوەی کە گژوجیاکان پشتگوێ بخرێ بەڵام لێرە پرسیاریەوە دروستە بێ ئەم دەرمانانە هەمووی لە تاقیگە و دوجار لەسەر ئاژەڵ و دوجار چەند ساڵ ئەمانە کاری لەسەر کراوە تاوەکو زانستی تەندروستی پشتڕاست کراوەوە کە ئەمە ئەتوانی وەکو چارەسەر بەکاری بێنین ئەی وەکو گژوجیاکان چ شتێک پشتڕاستمانەکاتەوە کە ئەمە تەندروستە. ئوستاز ئێمە ئەتوانین یەک باسی پچکۆلە لەسەر ئیبن سینا بکەین 5 بەرگی کتێبی هەیە باشە هەر ساڵێک لە جامعە لە ئێرانە لە پشتی طب سنەتیا کە بەرگێکی خوێنراوە هەر لە وەسفی ڕووەکەکانەوە لە وەسفی ژینگەی و بەدەنی ئینسانەوە و وەسفەکان ئێمە لای ئێمە لە ناو حەکیمان و چارەسەرکەرانی بوارە میلیەکە ئێمە بە تێکەڵکردنی چەند گیایەک پێڵین وەسفە وەسفەی گیاکانی نووسیوە بە تێر و تەسەلی بە زمانێکی زانستی پزیشکی ملی و لە تەواوی ڕۆژهەڵاتە سەرسام بوون بە نووسینەکانی ئیبن سینا تەواوی جیهانی گۆڕانکاری تەندروستی دروست کرد لە جیهانە. باش ئێستا زانستی سەردەم هەر کاری لەسەر ئەم ڕوەکانە کرد بەدیان ئەوەی ئەبوو عەلی سینا کردوێتی پشتڕاستی کردبێتەوە زانستی سەردەم سەرسامن بە توێژینەوەکانیان مەسەلەن کاتی خۆی بۆ دۆزینەوەی نەخۆشی شەکرە هاتووە چی کردووە تەماشای کردووە دوو کەس لە شوێنێکە حاشا لە ڕووی جەنابتان و ئەو خۆشەویستانش کە بینەر و بیسەرمانن دوو کەس میز ئەکەن باشە دوای ڕۆشتنی ئەم دوو کەسە مێلورە لە میز یەکێکیانەیە ئیبن سینا ئەچێ بۆ ئەو جێگایە تامی میزەکەی ئەکات تەماشاکای ئەم شیرینەی ئەو شیرین نییە دوایی بانیانەکاو لە سەریان ئەڕوا سێرکە ئەمیان شەکرێتی ویان شەکرەی نییە باشە یعنی توێژینەوەکان لە زمانی کۆنەوە و لە قەدیمەوە لە چەند هەزار ساڵی بەر لە ئێستاوە زۆر سادە هاتوون بەڵام زۆر قورس ماونەتەوە من ئەم بەیانە لە لای کابرایەکی بە تەمەنەوە وەستا بوو ملی ژانی ئەکرد وتی تەشەنوجێکی زۆرم کردووە کەسێکی تریان هاو بڵین یەکێکتر لەو پیاوە بە تەمەنە جوانانە وتی نەچی هیچ بکەی بڕۆ خێرا ئاها لەو منتیقەی خوارەوە لێتی گوێز بڕۆ گەڵای گوێز بێن و بێ لەسەر شان و ملە ئەیبی نامێنێ ڕاستەکە هەر چۆن ئەم گەڵایە ئێستا من پێ دەڵێم بۆ ئەم کابرایە ئەم قسەی کرد ئەم لە نەزانیەوە قسەکەی خۆی کرد وەنیە بەڵام تۆرە لە توپ بە سونەتیەکەەوە یاخود لە بوارە زانستیەکەیەوە تێڕوانین بۆم پشتە بکە ئەم کابرایە تەشەنوجی کردووە بە سەرمابوون دروست بووە لە جسمیە ساردبوونەوەی عەزەڵەکانی دروست بووە گەڵای گوێز میزاجی گەرمە تەبعی گەرمە وەکو نوێنمەکێ بەکاری ئەهێنی خاوکردنەوەی ماسوولکەکان تووشە باش هەر بێخە سەر شوێنەکە ویستم سەرەوە پرسم هەر بخێتە سەر شوێنەکە بەسە ئێمە چەند جۆر چارەسەرێکمان هەیە خۆراکیمان هەیە و دەرەکیمان هەیە دەرەکی ناوێنەی نوێنمەک نوێنمەگەین بە تازایی نوێمانەی تازەیە نمەکەکەش شتێکە کە بخورێ باشە نوێنمەک تۆ ئەی کوتی یاخود ئەی شێلی یاخود هەر بە گەڵایی بە تەڕی لەو جێگەی ئەی کە مەسەلەن تۆ گەر نەخۆشێک هەبێ ڕۆماتیزمەی بێ جاکمان هەیە گەزگەزکەی پێڵێن و گەزنەشی پێڵێن و ینی لە هەورامان و لە مەنتیقەی شارباژێر و هەمووی هەیە الحەمدولیلا زۆرە ئەوانەی کە ڕۆماتیزمەیان هەبووە و یاخود مەسەلەن دائەلملووکیان هەبووە ئیلتیهابات و هەوکردنی جسمیان زۆر بووە پێڵێن لە کوردەواریە پێڵەن فەلاقە کراوە بە داری گەزگەز لە ژێر وردبین و مایکرۆسکۆپە تەماشای کە زۆر دەرزیلەی وردی پێوەیە کە بەحاڵ دەستی لێ ئەو گەزێ ئەم کەسە کوتێنراوەتەوە ئاڵۆش و هەڵ ئاوسانێک لە جسمیان دروستەکە 24 سەعات بەس نجاتێ بێ لەو ئازار و جونگە و فەقەر و ئێشانە باشە زۆر کات ئێمە ئەمە پەیوەندیشی هەیە ئەڵێن بەلایانی دەرونی خۆمانەوە بۆ نمونە بەکارهێنانی هەندێک لەو گژوجیانە بۆ چارەسەر بۆ دەربڕینی ئازار لە جەستەمانە ئەڵێ پێوەستە بەوەی کەیتر ئەم شتیان پێوتین بەکاری بێنین ئەمە
و خۆمان نفسیەن یاخود دەرونیان باشە بین ڕاستە ئەمە تا چەند کاریگەری هەیە لە 100 کاریگەری هەیە لەبەر ئەوەی ئەتوانین بڵێن چونکە هەرچی ئازەکانی جەستەمان هەیە لە مێشکەوە باش هەتا وەکو کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەگەر نانتان خوار بە سێ پەنجەی دەستی ڕاست بیخۆن حکمەتی ئەمە چییە؟ ئەو دەمارانی لەم سەری پەنجەیەیە کاتێک کە بەر هەر خواردنێکەکەوێ ئەم خواردنە ترشە تونە گەرمە ساردا جیرە هەرچیەکەی ئازەیە بە مێشک ڕاستە خۆی ئازایەتەوە بەگەدا ئەو ترشەڵۆکە ئامادە بکە کەواتە ئەمە دلیلێکە بۆ ئەوەی پێمان بڵێ دەروونت کاریگەری هەیە لەسەر نەخۆشکەوتنە شتێکی تر نمونەیەکی ترتان پێ بڵێم ئەو کەسانی کە خەویان لێ ناکەوێ و خەمۆکن ڕاستەخۆ کێشەی نەزۆکیان تووشە بێ بۆ لەبەری ئەو هۆرمۆنانەی کە کاری LH FSH مەسەن لە خانمانە AMH و پرۆجسترۆنە و تێسترۆنە و چی پرۆلاکتینە ئەم هۆرمۆنانە لەگەڵ کۆمەڵێک هۆرمۆنی تر و میلاتۆنین لە جەستەیە گۆڕانکاری بەسەرایە دەرونی ئەم کەسە ماندووە بێ کە ماندوو بوو ڕاستە و خۆ ئەم پیاوە یاخود ئەم ژنە یەکەم هۆرمۆن لە جسمیە کە ئەگۆڕێ پرۆلاکتینە دواتر تێسترۆنە ئەنجا هۆرمۆنی هێلکەدانە و یاخود هێلکە گونەکانی پیاوە LH و FSH کاریگەری ڕاستە و خۆ تووشەکە و ئەم کەسە توجاری نەزۆکبوو نەکەوێتەوە کاتەکە کاڕاست بەدەم ئەوەی کە تۆ بە دووادا چوونت هەیە لە بواری با بڵێن پزیشکی سنەتیەکەیە لە ڕووی زانستیەکەشەوە پێم وابێ هەر بە دووادا چوونە زۆرە بە قسەکان پێویستمان بەوەیە ئەگەر من نەزانم پێکاتەکانی جەستەی تۆ چییە ئەگەر پشکنینێکی تۆ لە بەردەستما بێ نەزانم چیتە ناکریا زۆر زەحمەتە دۆزینەوەی لەبەرەی ئەو علمەی بە حەکیمە کۆنەکانمان بووە بەڕاستی ئێمە پێی ناگەین کوردی ژەڵێ ساڵ بە ساڵ خۆزگەم بە پارە بێ ئێمەش بڵێن حەکیم بە حەکیم خۆزگەمان بە حەکیمە کۆنەکان چونکە ئێستاژ ئێمە لەسەر و ڕێژکەیە ئەڕۆین بەڵام ئەمڕۆمە ناچارین تێکەڵی بکەینەوە بە بوارە بایۆلۆجیەکەی بوارە کیمیاییەکەی باشە لەگەڵەوەی کە ئێمە باسی گژوجیاکانەکەین وان تێ لەو گژوجیانەش هەندێکیان پۆلێن کراون جیاکراونەتەوە کاریەکان سوود و تایبەتمەندی هەیە لە بەهای خۆراکیە چەند گژوجیەک لە ناو ستۆدیۆ ئامادەیە پێمان خۆشمەتانە ئێمە باسێکی بکەین هەر ئەشیێنینە لای خۆمانەوە گەر هاوکارانم زۆر باشانن بەس من شتێک زۆر سەرنجی منی ڕاکێشە هەر پرسیاریشم کرد لە هاوکارانم پێش بچینە لای گژوجیاکان بە تەنها ئەم پیازەم بینی بۆ پیاز من خوا مناڵ بە هەموو کەسێ من دوو مناڵم هەیە خوا لێو نەسێنێ ئەوەتی ئەو دوو مناڵم خوا پێی بەخشیوم بەم پیازە ئیسفادەم لێ کردوون بۆ چارەسەرکردنی ئیلتیهابات و هەوکردنی گوێچکەکانیان چۆن من حەزەکەم هاوڵاتیان جوان گوێ لەم وردەکاریە بگرن هەر کاتێک ئیلتیهاباتی گوێیان هەبوو پیازێک بێنن هەڵی کۆڵن وەک پەرداخی لێ بکەن وەک فنجانێک هەڵکۆڵینێک کە بنەکەی کون نەبێ کەمێک زەیتی زەیتون و یاخود زەیتی گوڵی بابوونە بەیبوون بیکەنە ناویەوە لەسەر تەباخەکە داینێن ئاگرێ بکەنە ژێری ئەم زەیتە توێکڵی پیازە توێکڵی یەکەم و دووەم و سێمی ئەسووتێ بە سووتانی ئەمە لە ناوە ئاوێک دەرەکە ئاوی پیازەکەی تێکەڵی زەیتەکە بێ باشە ئەمە گەرمکردنی پێوترێ بە هەڵمبوونیشی پێوترێ و خۆشی قابیلی وەرگرتنی زەیتێکی تەیارە دەرکردنی زەیتێکی تەیارە فڕی و کە تێکەڵی بەم زەیتە ئەبێت تۆ بە سرنجێک سەحبیەکەی بە قەترە دڵۆپێک بۆم گوێ دڵۆپێک بۆ گوێیە هەم گەرمیەکاتەوە هەم ئەنتیبایۆتیکێکی زۆر باشە دژە کەڕ و بەکتریاکانە کە لە گوێچکەکانە دروستە بێ ئەو ئەم پیازم بۆەوە هێنا باسی کەم و ئەو کەسانی ئاوی سپیان هەیە بەدەر لە وەرگرتنی چارەسەری پزیشکی ئەتوانێت ڕۆژانە یەک هینەمان هەیە قەڵەمێکمان هەیە کە لە ناو بڵێن بۆ چاوڕەشکردن بەکارهێنرێ بۆ ناو کلدان و ئەوە بیکا بەمەیە و ئاوی پیازەکەی پێڵگرێت چای پێ بڕشێ چێتە ناو چاوی هەڵەتیادی لە سەر بڵێن پێڵوەکەین لە ناوی پێڵوەکە چۆن چاو بەک لە ڕژی بە هەمان شێوە ئاوی پیازەکە بیڕشە ئەو کەسانی کە ئەلتیابات و هەوکردن و ئاوی سپی چاویان هەیە ئەتونە بە هیچ جۆرێ تاکید بەلەوەی کێشە دروست ناکە سەدان جار و هەزاران جار تاقی کراوە تۆ باست کرد بۆ منداڵ بۆ ئینتیهابات زۆر بۆ گەورەش ئەوی سم پرسیاری بکەم گەورەکان لەوانە پرسیارانە کە خۆم کردومە قەترەکەیم گرتووە لە ماڵەوە لە سەلاجەیە هەڵم گرتووە بە 6 مانگ و 8 مانگ هێشتومەتەوە ئیسفادەی خۆشی هەبووە کاتە گوڵی زەیتی
بەیبوونمان ئەبێ هەبێت زەیتی بەیبوون یا زەیتی زەیتونی زەیتی زەیتونیش هەردووکیم کردووە و هەردووکیشی وجودیە بۆ لە ماڵی خۆمە هەتا ئەم لەحزەیە. ئەمە بۆ چی ترەبێت؟ ئەمە بۆ ئەو کەسانی کە مەسەلەن ئاوڵێکیان لە شوێنێک هەیە دروستبوونی دوومەڵێک ئەتوانێ مەسەلەن بیپیشێنێت و بیکاتە سەر ئەو دوومەڵە بە چەند شەوێک ئەیگەێنێت و کەم و جەراعەتەکەی دەرەکە و یەکێکە لە باشترین دەرمانەکانی کە لای خۆم بۆ نەخۆشانی خانمانی ئەنووسم بە شێوازێکی زۆر تایبەت بەکارێن بۆ نەخۆشی ژنانە ئەوە لێرە گونجاو نییە ئێمە شێواز و عملیەکەی باسکەین چۆن بەکاری هێنا. بڕێنە سەر ڕۆکەکانی تر لەچێ پێم خۆشە باسی کەما بکەم یەکەم جار کەمانمان کرد لەگەڵ سەحرا بۆنیشی تایبەتی هەیە خۆی هەموو کەسێکی ژنای ناسێ من لێرەوە سپاس و دەستخۆشی زۆرم هەیە بۆ مامۆستا ئیبراهیم قادر و بەڕێز کاک دلێر کە لە هەورامانەوە قسەیانە سەر کردووی هێنابیان ئەم شەو پێکەوە لە جێگەیەک میوان بووین کە بینیم بەدەستیانەتم بمەنێ بەیانی ئیشێکم پێتی وەتانێنمەوە. ئەمە هی هەورامانە لە هەورامان هێناویانە لە شاخێکی بەرزەوە یعنی زەحمەت ئەیگەیتێ باشە و یەکێک لە سیفاتەکانی ئەمە ئاژەڵی ورد نایخوا بەس ئاژەڵە گەورەکانی خۆن. باش جابا بینە سەر سوودی ئەمە چییە؟ من دوو سوودی زۆر کاریگەری ئەمە پێم خۆشە باسی کەم یەکێک لە گرنگی و بەهاکانی کەما ئەوەیە کە هەرچی ئیلتیاباتی جەستەیە ڕای ئەکێشێ لە کاتی خواردنیا کە بە شێوەی چای خۆی واتە ئەو کەسەی CRP بەرز بوو خواردنی کەما و شویت و لیمۆ پێکەوە لە ناو ماسێکی بکاوش یعنی بە 4 بۆ 5 شەو بیخوا ئەگەر چارەسەری خۆشی وەرگرتوی ئاساییە بەردەوام بێ لەگەڵی یارمەتی دەرێت بۆ داوەزانانی CRP واتە ئیلتیاباتی گشتی لەشە. باش ئەو کەسانی کە نەخۆشن و لە جێگایە کەوتون هێزیان نییە هێزیان لێ بڕاوە ئەمە مقەویەکی زۆر باشە بۆ جەستەیان بە شۆربا لەگەڵ جینسینگە هێز ئەیاتەوە بەرت وشکی کەی بە تاڕی چۆن وشک بکرێ باشترە طبعاً ئەمە بەگشتی حەزەکەم هاوڵاتیان لەم شتە ئاگادار بن ڕووەکەکان ئەگەر لەبەر سێبەرا و هەوا بیە لە هەردوو سێ چوار لای جوانتر وشکە بێتەوە و ڕەنگە سەوزەکەی خۆی لە دەست نایە مەسەلەن ئەمە من ئەم شەو وشکم کردوتەوە هێشتا وشک نەبووتەوە سێری تا لەبەر سێبەرا بێم ڕەنگەی خۆی لە دەست نایە خسمە بەر هەتا و زەر دەبێ. باشە لێرەیە بۆ نمونە هەندێک لە خانمان ئێمە لە کۆناوە ڕاتبین دایکمانە کەسانی بە ساڵات چوو بوون هەر سەوزەیەک یان هەر گژوچیایەک لە ماڵەوە بەکارمان بێنایە لە بەهارە بمان خواردە یاخو بەکارمان بێنە پڵاو پاڵێ و یاخو سەبەتەیەکی تایبەت هەمووی خستە سەری خسە بەر هەتاوەکە وشکە کردەوە دوای خسە زەرفێک و بنەو مجەمیدەکە بێ سەلاجەکە بێدایانە ئێستا تۆڵی هەتاو باش نییە لە بەرسێ هەتاو بۆ ڕێگەکان باشە هەتاو بۆ سەوزەکان باش نییە بۆ میوەکان مەسەلەن بۆ نمونە تۆ چەند سەعاتێک لەبەر هەتاو دایانی یا چەند ڕۆژێک تەیەکی ئاوەزیایەکەی بێ بە هەڵم دواتر هێنیتەوە سێبەر باشە من سیرم لێ هاو باپیرم وایە کرد ئەچوو هەڵوژە و ترێ خسە سەربان لە لادێ دوای دووسێ ڕۆژە چۆی هێنای خوارەوە ئەنجاشی کۆی مەکەنەوە باشە نێ هەشتشی ناویەوە نێ هەشتێکی بین تو مەزە ئەمە کاریگەریەکی یعنی بەبێ ئەوەی ئەم بە شێوە زانستەکەی بخوێنێ زانیوێتی بە هەڵمبوونێک دروستە بێ وشکە بێتەوە و مادە چڕەکە بەجێ هێڵە لەتکە تەماتە و بامی و ئەمانە بەڵێ ناڵم میوەکان واتە بەر و ڕێک پێویستی بە چەند من لە ئێران بۆ خولێکی زانستی ڕۆشتین لەگەڵ مستەمەفەنی تاران بوو چوین بۆ ئەوێ لە کرماشان بووین هەڵە نەبم یاس نەبوو یا تاکید نەبووم لە یەکێک لە کارگەکان چوین سێری شێوازی دروستکردنی ئاوتک و پاودەرەکانمان کرد ڕەگی بەلەکیان هەبوو لەوێ عرەقسوسیان هەبوو باشە ئەم ڕەگە بەلەکەیان هێنا بوو پارچە پارچە کرا بوو ئیتر تیای بوو قەدەکەی تیرەکەی گەورە بوو تیای بوو باریک بوو لەگەڵ بەڵاڵو کەمی کە لای خۆمان هەیە هەتاوێکی تا بڵێ بەتینی لێبوو لەو حەوشەیە بڵاویان کردبەوە ئەنجا دواتر کە وشکە بێتەوە ئەی هێنن جارێک گەیشۆنەوە دواترەی خانە جیهازی بڵین منجەڵی زۆر گەورەیان هەیە عرەقیات و بە ئاوتک بوون دروستە بێ چونکە چەند جۆرێک خواردنێکمان هەیە چایە بە شێوەی چاتۆ توانی بیخۆی دەمکردنەوە تا لەگەڵ ئاوی گەرم تێکەڵی و سەری داپۆشە عرەقیاتمان هەیە سرکەی ڕۆکەکەمان هەیە
دۆشاوەکەی زەیتەکەی بە کەپسول و هەند شتێکی کەمان هەیە ئەمە هاوڵاتیان ناتوانن لە ماڵە دروستیکەن پێی ئەوترێت سوبغا یاخود ڕۆحی گیاکە جایا شلە وەکو شروبەها یەک کەوچکیلەکەیتە ناو ئاو تێکەڵیەکەی باشە یاخود بە شێوەی پاودەرەوە ئەبێ ئەو جورعە کەسی شارەزابی کە باشتە ئامادەیش هەیە باشە لە دەرەوەشتانە هەم لە ڕووی ئاینیەوە باش هەم لە ڕووی زۆربەی ئەو کەسانی کە مامۆسا عینیە بە ڕێزەکان ڕێز و خۆشەی سیمانێ بۆیان ئەم سیواک باشداری سیواک یەکێکە لەو دارانەی تایبەتمەندیەکانی ماڵباس یەکێکە لەو دارانەی کە خی گەورە بە نیعمەتێکی زۆر جوان بە ئێمەی بەخشیوە چۆن دەست و قاچی یاوی نەتێ ئەتوانین بڵین ئەمەژێکێکە لە نیعمەتە جوانانەی کە بۆ جەستەمان پێویستە ئەگینا بەبێ هۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم نێ فەرموو سیواک ئەگەر قورس نەبووە فەرمانمان کرد لەگەڵ چوونە دەرەوە بەکاری بێن لەگەڵ هاتنە ژوورۆژ بەکاری بێنن بۆچی باشە بە قووەترین دژە ڤایرۆسە بۆ پووک و ئەو لیکەی تۆ کە لەگەڵ بەکارهێنانی سیواک تێکەڵە بێت و قوتی ئەیەی باشترین هەرسکەرە هەیە ئەم دارە لای خۆمە نەخێر نییە نەخێر نییە و یەک سیفاتیکەی زۆر جوانی هەیە ئەمە ئەو خانمانەی تووشی ڤایرۆسی پشیلە ئەبن یاخود ڤایرۆسی تامێسکە بن بۆ هۆیەوە مناڵیان لەبارە چێ ئەمە چی لێ بکەنم سیواکە سیواکی وشکەیە لە بازاڕە وردیکەن شەو ئەم سیواکە وردە بە یەک سیواک بۆ پەرداخی ئاوی زۆر گەرم جوان تێکەڵی و سەری داپۆشە بەیانی کە هەستا لە خوێنی واتە پێش نان خواردن لە ناشتا ئەم پەرداخە ئاوە ئەخواتەوە ئەگەر سێ چوار دەنێک مێخەکی شتێگا زۆر باشترە بەیانیش کە هەستا هەمان شێوە تەریقە حەزرێکاتەوە شەو ئەیخواتەوە لەگەڵ چارەسەرەکەی کە وەری گرتووە زۆر باش کاریگەریە بێت لەسەر نەمانی ئەو ڤایرۆسی کە لە لەشیا هەیە هۆکار بووە لە باربردنی کۆرپەلەکەی بۆ ناودەم چۆن بەکاردێت هەر کاتێک تۆ بتێ بەکاری بێنە بەڵام باشتر وایە سیواگ بۆ بەکارهێنانی دەم تەڕ نەکرێ هینە ئەفووشک نەبێتەوە و لەوەش باشتر ئەوەیە تۆ سێ ڕۆژ چوار ڕۆژ جارێ ئەم ڕیشاڵەی ببڕیت باشە بینە سەر ئۆکالیپتوسەکە کالیپتۆزەکە پێم خۆشە بۆنێکی بکەنێوەش دەست خۆش بێت بۆنێکی زۆر تایبەتی هەیە وایە ئەم کالیپتۆزە چەند چڵێکی وامان هەیە لە ماڵەوە وشک ئەیهێنی وردیەکەی تو یا هەر بە تەڕی بڵین بۆ شکی دەستمان نەکەوت چەند پارچەیەکی ئەمە کافیە ماشەڵڵا کۆڵە درەختی ئۆکالیپتوس ئەو کەسانەی تووشی ڕەبۆ تەنگە نەفەسی بوون یان کۆرۆنایانە ئەیکەنە کتریەکەوە جوانەی کوڵێنن چوار چڵنانای تێ بکەن خاولیەک بن بەسەریانەوە بەلووت هەڵی مژن بەدەم هەناسەکەی فوی لێ بکەنەوە تەواوی بۆری هەناست پاگەکاتەوە تەواوی بۆری ئەشتوانن هەر ئازیزێک بێت 5 ڕۆژ ئەمە تاقی کاتەوە لە کۆمنتی ئەم بەرنامەیە بنووسێ بڵێوانە بووە ئامادەکردنەکەشی زۆر ئاسانە زۆر ئاسانە و جگەلەوەی زەیتەکەی یەکێکە لە دەرمانە زۆر باشەکان بۆ قش کە لەگەڵ زەیتی غار و زەیتون و چیچی بەکار بهێنرێ چۆن بدرێ لە بێخی سەر بدرێ لە بێخی سەر و بەیانین و جگەلەوەی کاریگەریکی زۆر باشی هەیە بۆ زوو چاکبوونەوەی برین زەیتەکەی زۆر کاریگەری هەیە دژی کەڕوو لەسەر پێست باشە بچینە ئەم جۆرە ڕووەکە ئەمە هەنجیرە گەڵای هەنجیرە مناڵ بووم زۆر لەمە ترسام لەگەڵای هەنجیر دەستم بەری کەوتایە هەموو گیان بوو هەستیاریە ئەبی بە هەستیاری ئەگەر بەهۆی هەبوونی ئەو مادە چالاکانە و ئەو ترشەی کە لەم گەڵایانەیە هەیە و ئەو کاریگەریانی کە لە ناواری ئێمە ڕێژێکی باش لە ناو باخەکەمانە بەڵێ کە لێشم کڕۆ شەو بیرم کۆتەوەتم لەوێ هەیە گەڵای زەیتون ئەو شەو دەستم نەکەوت گەڵای زەیتون گەڵای هەنار گەڵای هەنجیر پێکەوە ئەم سێ گەڵایە پێکەوە بیکەی بەچا بە شێوەی چابی خۆی کاریگەری هەیە لەسەر دابەزاندنی کۆرسترۆل دابەزاندنی فشاری خوێن و یارمەتی دەرە بۆ نەخۆشانی شەکرا بۆ بەرهەمێنانی ئەنسۆلین و یارمەتیدانیان بۆ بەرز نەبوونەوەی ڕێژەی شەکر لە خوێنیانە کاگرا هاوڕاز ئەها لە پرسیارەکە من ئەمەم لە بەڕێزت کردوتم ئەگەر یەکێک لەمانە من بەکارم هێنا پێویستەکە لەگەڵ دکتۆرەکەم ئەمە بۆ نمونە بۆ شەکرەکە هەر پێویست بەتەکید پێویستە کات
چونکە بۆ تەمەەن دەوری هەیە کێشی لەش دەوری هەیە ڕەگەز دەوری هەیە حامیلەیە دەوری هەیە جۆری یەکەیە نەخۆشی شێرپەنجەی هەیە دەوری هەیە نەخۆشیێکی تری هەیە ئایا کەسە شەکری دا ئەبەزێ خۆی ئام کەسە زەختی دا ئەبەزێ وەنیە مەسەرەن بۆ نمونە شروعێکی بەسی دروستکەین لە هەر شتێک بێت چایەکی گوڵە بەیبوونمان هەیە تۆ ئەتەوێت بی بە مناڵەکەت واشتەیە خۆشت بیخۆی ئەگەر تۆ ڕاوێژ بە من نەکەی بە کەسێکی شارەزا بە پسپۆڕێکی خۆراکی نەکەی بە دڵنیاییەوە کەویتە هەڵەوە چۆن ئەی بە مناڵەکە چۆن خۆت ئەیخۆی چونکەوە زۆر گرنگە زۆر ئەمە با ببێ بە قاعیدەیەگە های ترەما یەک و یەکە کاتە دوو یەک لە سەرسی دەرمان ئەدرێ بە مناڵ ئەو دەرمانانی بۆ مناڵ گونجاون یەک لە سەرسێ مەسەلەن تۆش کەوچکێکی چێشت ئەخۆی 4 سیسی لە شروع بێگە خۆی سیسیەگەی بە مناڵ 3 سیسیە خۆی سیسیەگەی بە مناڵەکەت یعنی بەم شێوازەکە ڕێژەکە جیاکەی تۆ بەم شێوازانە ڕێژەکە بۆ باسیەوەت کرد ئەم سێ جۆر گەڵای هەنار و هەنجیرە لەگەڵ گەڵای چیترا بوو زەیتون و هەنجیر و هەنار لەوانەیە سا پرسیاری هاوڵاتیان بێت چکە شەکرە نەخۆشیەکی درێژخایانە ئەوە پزیشک بە پێی خۆی دەرمانەکانی بۆدانی و کاتیشی بۆدانی و دەرمانەکەش ڕێژەی لەسەر تۆ لەگەڵ ئەم جیراوەیە بە چاوزانی تۆ لەگەڵ خواردنی مەسەرن بەیان باسی کەسێکی کامڵەکەی و ئەو کەسانی شەکرەکانیان ئەگاتە 250 300 دکتۆرە بە ڕێزەکان دەرمانی خۆیان بۆ داناوە و نەخۆشەکەش مەزبوط و بەردەوامە لەسەر جۆرە دەرمانەکەی خۆی بەیانی و ئێوارەیە چۆنەی خوات ئێمە پێڵێن نەخۆشە ئازیزەکە هاوڵاتیانی ئازیز ئەم سێگەڵای زەیتون و هەنجیر و هەنارە پێکەوە بە میقداری یەکتری بە و شکراوەی تێکەڵی قوتوویەکی بکۆ لە ماڵەوە باهات بێ باشە ڕۆژی دوو جار یەک کەوچکی چێش لە تێکەڵەیەکە وەکو چایە هەر بە دەست وردیکە ئەیکەیتە ناو پەرداخی ئاوی زۆر گەرم سەریدا پۆشی کە تام و ڕەنگی یایەوە تۆی خۆیتەوە بەڵام یەکشتمان بیر نەچێ یەکێکی وەکو گەڵای هەنجیر ئەگەر دیقەتی بن زۆر چڵک لە خۆی ئەگرێ بە حکمی هەبوونی ئەو زبری باشتر وایە لە شوێنێکی دوورە دەست کە سیارە و دووکەڵ و هین یعنی واتە لە لادیەکانە ئەو جێگایی کە کەمترین سیارە و دووکەڵی لێە لەوێ پاکتر و خاوێنترە وە دواتر شۆرێ و شک ئەمەمان ماوە گوڵە هێرۆیە ئەمە خانمان بۆ زۆر شت بەکارێنش گوڵە هێرۆ طبعا ئەوانەی باسمان کرد بیرمان نەچێ هەمووی سوودی لێ بینێ بۆ دەرهێنانی ڕنگ یەکێک لە سیفاتەکانی بۆنەکانیان کاریگەری خۆی هەیە و خۆراکیەکەشی کاریگەری خۆی هەیە گوڵە هێرۆ بە تایبەت گوڵە سپیەکەیەوە کە شەو لێم کردەوە تا بەیانی بەداخەوە سیز بوو بە تایبەت گوڵە سپیەکەی باشترین دەرمانە بە هۆی هەبوونی ئەو لینجی کە لە ناویا هەیە مادەیەکی لینجی تایە دژە ئۆکسانێکی باشی تایە کاریگەری ئەکا لەسەر نەرمبوونی قورب و سنگ لە کاتی توشمان بە کۆکە سپیەکەی باشترە 5 تا 10 گوڵ لە 5 تا 10 گوڵی ئەتوانی بیکەیتە خۆریەکەوە باشە پەرداخێک ئاو بێ یاخود شتێکی وای تێەکەیت و ئەیکوڵێ بە ئاگرێکی زۆر کەس یعنی ئەمە بکەن ئاخرێ ساویستمە ئەمە بکەن بە بەرنامە لە ژیانمانە هەر دەرمانێکی جیایی یاخود هەر ڕۆکێک ویستمان بە شێوەی دەرمان بیخۆین پێویستە ئاگرەکەی زۆر کەس بێ هەتا کەس بێ و درەنگ بکڵێ کاریگەری زیاترە باشە ڕۆزماری دۆستی گەنجانە ڕۆزماری خۆشەویستێکی زۆری هەیە بۆ پیرەکانیش بۆ گەنجان بۆ جوانکاری بەکاری بێنن زەیتی ڕۆزماری بۆ قژە بۆ برژەنگە بۆ برۆ کاریگەری خۆی هەیە و بۆ ئەو خوێندکارانی کە قوتابین لە شەشن ئێستا بیکەن بەچا لە ماڵەوە ئینجانەیەکیان هەبێ خۆی دروستە بێتەوە ڕێتەوە یەک چڵی ئەمەنە ئەوەنە بۆ یەک پەرداغ پێک لە 9 ڕۆژی 1 تا 2 چای لێ بخۆن یارمەتی هادەبوونەوەی ئەسابیانەیە مادیەکی ئەسابە لەوشی زۆر ئازایە زۆر بێعارە ینی بۆ نەخۆشە ینی بۆنێکی زۆر عجیبی هەیە جامی لەسەر ئەوسی هەر پێما بێ ئەتوانێت چاکێت زۆر ئاساییە باش بڕوا گوڵی لاڤندەر پێیاکە لەگەڵ ڕۆزماری گوڵی لاڤندەر لەگەڵ ڕۆزماری و توێکڵی بینی گوێست توێکڵە ڕقی لە بینی گوێزەکەیە پێکەوە بە شێوی چابی خۆ بۆ زاکیرە زۆر باشە بۆ هادەبوونەوەی ئەساب و
لە کاتی خەوتنا خەوێکی ئارامتەیە کاک هاوڕاز ئێستا لەبیرت نەچێتەوە قسەکەت لە بیر چوونەوە لەناو گەورەکانە زۆر کێشەی دروستکە ئەمە بۆ گەورەکانە بێت ئەوەی کەوتت کاتە گەڵای ناوی زانانی خاوکەرەوەی ماسوولکەکانی دەوروبەری مێشکە باش وتە چی گەڵای ناوی گوێز ناوی گوێز توێکلی بینی گوێز لەگەڵ ڕۆزماری و لەگەڵ لاڤندەر ئەمە وەکو چا وەکو چا یارمەتی هادبوونەوەی عسابدەیە و خاوبوونەوەی ماسوولکەکانی مێشک و بۆنەکەی بۆ خۆی یارمەتی دژەتە شەنوجە بە خواردنی دژەتە شەنوجە وە سووری خوێن چالاکەکە باش منە یەک چیرۆکتان لەسەر ئەوە بۆ بگیانەوە بۆ نمونە پستانی خوێنی بەرز بێ ئەمانە ئەوانە هەیە زۆر خواردنی نەبێ پرسکەن باشە پرسکەن هەنگوێن زۆر بخۆی خراپە ڕاستە خورما زۆر بخۆ خراپە هەموو شتێک بە نەزانی بخۆی بە یەقینەوە خراپە هەر ئەبوو عەلی سیناڵێ هەموو شتێک بە کەمی دەرمانە بە زۆری ژەهرە باش ئەمە یەک چیرۆکی شێخ عوسمانی دووڕووتان لەسەر ئەمە بۆ بچێرمەوە کە ئەمە یەکێک لە کتێبەکانە نووسرا بوو لە کوردێکی خۆمان لە سنەومەریوانە نووسیوێتی ئەڵێ کاتی کە میوانی تایبەتی چۆ شەو لای ماوەتەوە سەرینی میوانەکانی شەو بۆ و نەوشەو ڕۆزماری و لاڤندەری تێکردووە هەتا یەکێک لە خێزانەکانی شاکاتی خۆی کە چووە بە میوانداری ماوەتەوە بەیانەکەی هەستاوە و توێتی یا شێخ من ئەمەوێت تۆ پێم بڵێ بۆ من چەند وەختە ئەخەوم نائارامم ئێستا ئەم شەو تاو بۆنێکی خۆشم بۆ هاو یانە ئەو شتانی لە توێی گێڕنەوە ڕاستە دوایی سڕی ئەوەی پێوەوتوە کە من سەرینێکی تایبەتم بۆ میوانەکانم هەیە ئەمە پەیوەندی بە بابەتی ڕۆحی و ئاینیەوە نییە ئەمە پەیوەستە بۆ ڕووەکانەوە کە من ئەیکەمە سەرینەکەەوە بۆتان تۆ هەر ئەم جیاوجیوەکەیت و سەرینە ئەزۆڵەیە بۆنێکی ئارام دەرەکە تۆ خۆشە خەوی یاخوا دەست خۆش بێ سپاس بۆ تۆ کاگەڕات سپاس بۆ ڕوونکردنەوە لەسەر و کوشیانە توانمان لێ هاتۆ بچینە دەشت و دڵمان نێت پێ بە گیاکان ئەمنێ لە منە سوودی هەیە وەڵاهی ڕاستی پێم خۆشە ینی چەند جارم پەیامەوەک و کۆمەڵی ڕۆگناسانی کوردستان بڵاومان کردوتەوەڵێن تکایە هاوڵاتیانی ئازیز کە ئەچن بۆ سەیران و گەشت لە جیاتی لێکردنەوەی دارنەمامێ بچێنن هیواداری نەمەکە جێبەجێ بکرێت دووبارە دەست خۆش زۆر سپاس زۆر خۆشحاڵ کەناڵە جوانەتان سپاس بۆ زۆر سەرچاوەکان